لە یاریەکانی هەفتەی یەکەمی ئاستی یەکەمی خولی خوار 21 ساڵانی عێراق و لە کۆمەڵی یەکەم تیپی سێبەر یانەی هەولێر لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە دهۆک کرد. یارزانانی یانەی هەولێر باشتر دەردەکەوتن و لا خولەکی چلوویەکی نیوە یەکەم بە گۆڵ یەکەم و پێشکەوتن گەیشتن. موستەفا شاکر تۆماری کرد. لا نیوەی دووەم باڵادەستەکەی هەولێر درێژەی هەبوو. لا خولەکی 59 عەبدوڵڵا یاسین ئەنجامەکەی بۆ تیپی خوار 21 ساڵان یانەی هەولێر دوو هێندە لێ کرد. لا خولەکی 72 عەلی شێرزاد توانی گۆڵی سێمیش بۆ تیپی سێبەری هەولێر زیاد بکات. یاری بە 3 گۆڵی پاک بە سوودی هەولێر کۆتایی هات. یەکەم یاری دەوری بۆ ئێمە زۆر میمە ئەوە لە هەموو دەورەکان وایە یەکەم یاری و یەکەم سێخال لە بۆ فەرق زۆر میمە چکە مەحنەویاتە لە بۆ فەریق و ئەمەشتوانمان یەکەم یاری خۆمان ئیسپاتکەین بتانی سێخال یاریەکە بەدەست بین یاری توشمان لە دەرەوە یاریگای خۆمانە ئینشاءالله بتوانین ئەو یاریش بەسەرکەوتن بەردەوام بکەین. ئەوەی ڕاستی بێ ئێمە تیمێکی نوێمان لێکداوە ینی تیمێکە لە سفرەوە دەست پێمان کردێ کۆمەڵەیەکی یاریزانی ناوخۆ ناوەی شار سنتەری شارمان لێکدایە بتوانین ئەم ساڵەی شتێک بکەن کۆل و داهات و ئاستی یاریزانان بەسکەین و بگەنە تیپی یەکەمی خۆلیستێرەکانی عێراق دۆڕانێکی قرس بوو لێ تۆپی پێ وایە دوڕانی تێدا بردنەوەی تێدا و شەڵە بە باشتر دەگەڕێنەوەی جاڕاست. بەم شێوەیە تیپی خوار 21 ساڵان یانەی هەولێر بووە خاوەنی یەکەم سێخاڵ و لە هەفتەی دووەم دەبنە میوانی ڕوومادی دهۆکیش بێ خاڵە و پێشوازی لە قووەتجەویە دەکات. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.